بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لەم بەرنامەی دیداری تایبەتدا قسە لەسەر مێژووی شاری هەولێر بکەین. کاتێک باسی شاری هەولێر دەکرێت ڕاستەوخۆ هەولێر دەست لە ملانی مێژووە. ڕاستەوخۆ دەگەڕێیتەوە بۆ سەردەمی سۆمەریەکان کە دەگوتێت سۆمەریەکان لە ساڵی 2300 پێش زاین ئەم شارەیان بنیاد ناوە یاخود بۆ سەردەمی ئاشوریەکان و دواتر سەردەمی فتوحاتی ئیسلامی لە ساڵی 32 کۆچی و دواتر سەردەمی دەوڵەتی عوسمانی کە بنکەیەکی شارستانی و ئیداری بووە لە سەردەمی دەوڵەتی عوسمانیدا. دوای ئەوەش سەردەمی دەسەڵاتی عوسمانەکان کۆتایی بێتێت و دوای جەنگی یەکەمی جیهانی حکوومەتی عێراقی و دەسەڵاتی مەلەکی لەم ناوچایەدا دەبێت. هەوڵ دەدەین لەم بەرنامەدا قسە لەسەر مێژووی ئەم شارە بکەین و قسە بکەین لەسەر کەلتور، ئەدەب، شعر، بزوتنەوە سیاسی و ڕۆشنبیری و فکریەکان لەم شارەداوە گەشەکردنیان و کاریگەری شاری هەولێر و نخبەی ڕۆشنبیر و خوێنەوارەکانی ئەم شارە لەسەر کۆی ناوچەکانی تر لە کوردستان یاخود پارچەکانی تری کوردستان. ئەمانە کۆمەڵێتەوەری سەرەکی بەرنامەی دیداری تایبەتمانە بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆری ئیسماعیل شکۆر توێژەر لە مێژووی شاری هەولێر، مامۆستا ممتاز حەیدەری نووسەر و ڕۆژنامەنووس خۆشحاڵین بۆ سازدانی ئەم دیدارە و ئامادەبوونتان لەم دەرفەتە. دکتۆری ئیسماعیل، کاتێک کە قسە لەسەر مێژووی شاری هەولێر دەکرێت ڕاستەوخۆ مێژوو دێتەوە ناو یادگەی ئێمە یاخود دەگوترێت کە هەولێر یەکێکە لە هەرە شارە کۆنەکانی دنیا کاتێک کە باز دەکرێت. ئەوەشی کە لە بەنسبەت عێراقەوە باسەکرێت کە چوارەم گەورە شاری عێراقە لە ڕووی ڕووبەری جوگرافی و مەساحەوە هەروەها شەشەم شارە لە ڕووی ژماری دانیشتوانەوە. بۆچی هەولێر و مێژوو هەمیشە دەست لە ملانیە؟ بەر لەوەی باسی ئەو بابەتە بکەم حەز دەکەم زانێرێکت بۆ ڕاستکەمەوە ئەویش ئەوەیە نە سۆمەریەکان و نە ئاشوریەکانیش هەولێریان دروست نەکردیە. بە پێی تۆمارگەی سۆمەریەکان لە سەردەمی مەلیک شۆرکی باز لەوە دەکا دەرێ لە وەناتەکە خەلە تۆمارەکانی ئاماژە بە هەولێر دەکا کە هەبووە. ئاشوریەکانیش تەهاباقر کە یەکێک بووە لە مێژوو نووسە کۆنەکان و پیاوێکی توێژەرێکی مێژووی کۆنی عێراق بووە دەرێ ئاشوریەکان ئەم شارەیان کردە پێگەی خوداوەندەکانیان واتە هەبووە نەک دروستی کردی. بەڵێ بەس من ئەوەی کە لە هەندێک لە ببوو لە مامۆستا منیش ئەوەت پشگیری توێژەرێکت پێ بڵم کە قسە لەسەرەوەکە لە 2300 پێش زاینی ئەم شارە لە سەردەمی سۆمەریەکانە بنیادنراوە. ئاشوریەکانیش ئەندازێک وەکو مەعبەد کە خواوەندی عاشتار لەم نزیکا بوو ئەربیل بووە یعنی لە ناوچەکەدا بوو نەک بنیاتیان نابێت. نە سۆمەریەکان و ئاشوریەکانیش بەر لەوانیش ئەو شارە هەبووە. شاری هەولێر یەکێکە لە شارە هەرە کۆنەکانی جیهان. ئەوەی کە جیاوازە لە سۆمەریەکان کۆنتر بۆمە کێ دروستی کردو ئەم شارە بەر لە ئاماژە بە سۆمەریەکان ناکە دروستی کردی بێ. بەڵام لە مدەوەناتی سۆمەریەکان لە سەردەمی مەلیک شۆرکی باز لەوە دەکا کە دەرێ باز ئاماژە بە هەولێر دەکاتن. لە ئاشوریەکان دەرێ بە عەرەبیەکەی نەسی عەرەبیەکەی واتخذوا من هذه المدينة مقرا لآلهتهم. معناه چییە؟ معناه نەیگوتیە بنوا هذه المدينة مركزا مقرا أو مركزا لآلهتهم يعني شارەکە هەبووە. یەک لە خاصیەتەکانی شاری هەولێر ئەوەیە کە بە درێژایی تەمەنی مێژووی خۆی ئاوەدانی دەمایتەوە. گەلێک شاری کۆن هەیە لە جیهاندا بەڵام لە ماوەیەک پێشکەوتەوە بە دیارکەوتەوە بوویتە پێتەختی وڵاتێک و ئیمپراتۆرەتێک دوایی کۆتایی پێهاتووە. هەولێر یەکی لە خاصیەتەکانی ئەوەیە کە لە هەوتی هەبووە بەردەوامی ژیان تێدا بووە. یعنی لە مێژووی شاری هەولێر ژیانی تێدا بووە و کۆتایی پێ ینی قۆناغی لە قۆناغەکانی مێژوو ون نەبووە. بەڵام دەوری سیاسی لە پێشەکە هێمان بۆ ئەوە کرا لەم کاتێک کە باسی مێژووی شاری هەولێر دەکرێت ڕاستەوخۆ سەردەمی سۆمەری و ئاشووری و دواتر دەوڵەتی سەردەمی فتوحاتی ئیسلامی و دەوڵەتی عوسمانیەتەوە ناو یادگەمان واتە هەمیشە کە ئەگەڕێنەوە ناو توولانیەکانی مێژوو یا دوورایەکانی مێژوو یەکسەر ڕاستەوخۆ هەولێر و مێژوو دەست لە ملانی یەکن نەک یعنی خلاف یا جیاوازی سە بنیادنانی ببێ. هەچەند هەندێک لە مێژوو نووسەکان ڕاستەوخۆ باسی بنیادی شاری هەولێرەکە لە سەردەمی سۆمەریەکانە. جا لێرە شتێک هەیە کە بەبەردەوام لە ژیانتیا بووە ڕۆلی سیاسیشی هەبووە قۆناغ بە قۆناغ. بۆ نمونە لە سەردەمی سۆمەریەکان لە سەردەمی ئاشوریەکان
ئاماژەی پێ دەکرێت دوای ئەوە لە سەردەمی ئارامیەکان بوویتە پێیتەختی حەدیاب لە سەردەمی یۆنانیەکان لە سەردەمی ئەسپانیا پورتوغالیەکان هەموو ئەو سەردەمانە تا دەگاتە سەردەمی گوتیەکان تا دەگاتە قۆناغ لە قۆناغەکانی بەر لە زاینی هەولێر دەستەڵاتێکی تایبەتی خۆی هەبووە یەک لە مەلیکەکانی کە ناوی قەرەداغ بووە توانیتی بەرگری لە شارەکەی بکە لە دژی هێرشکاری ساسانیەکان بەڵام لە چەند هێرشێکی دوایی ئەوەدا توانیتی ئیمپراتۆری ساسانی شارەکە داگیر بکات. بەڵێ گەورەترین مێژووی کە باسی هەبێ لە تاریخ ئەوەیە یەکشە لە سەردەمی سۆمەریەکان دوای لە سەردەمی ئاشوریەکان دوای شاری دارا و ئەسکەندەر کە لە بە شەڕی هەولێر بەناوبانگە هەر معرەکەت ئەربێلایە ئەو جەنگی گۆگمێلا چییە ئەوەی مێژوشا باسی کار کامیان گۆکمێلا بەڵێ ئەوانە ئەو جەنگانەیەک بە دواییەک هاتوون لە هەولێر بوویتە بابرێن مەلبەندی شارەکان بەڵام هەولێر ڕۆری کاریگەری خۆی هەبوو. تۆ مەبەستی ئەوەیە کە لە 330 پێش زاویە ئەو شەڕە لە ناوچەکەدا ڕوویداوە. بەڵێ حتاکو دەرێ بەرپرسی شارەکە لە یەکێک لە قەڵاکانی نزیک شاری هەولێر لە منطقە محەسەنە ینی ئەو ناوچەی کە بابرێن بە کوردی سەنگەرێکی قایم و بخۆت خۆی قایم کردووە بەڵام لە دوایی داهاتوانیان ئاجیر بکەن. بەڵێ مامۆستا دکتۆر ئاماژەی بە خاڵێکی گرنگ کرد کە ئێمە باسی هەولێر و مێژوومان کرد ئەو باستی ئاوەدانی کرد ئەم ناوچەیە ئاوەدان بۆ ئەکرێ بزانین تایبەتمەندی ئاوەدانی ئەربیل کە لە ڕابردووە پێوتراوە هەولێر بە زمانە کوردیەکە یعنی ئاوەدانی ئەمە تایبەتمەندیەکانی بۆ چیە گەڕێتەوە؟ من حەز دەکەم پێشێ ئەوەی بە کورتی باسی بکە لەوە بەرنامەی وە تەنگە بەردام ئەمە ناتان بچی ناو وردەکاری کە ئێستا جەنابتان لەگە دکتۆر باستان کردمان دەکەی بەڵام بەنسبەت هەولێرە تاکەشا تا ئێستا بە ئاوەدانی ماوەتەوە ئەمە وە پێش ئیشی من نییە ئیشی مێژوو نووسانە لە چارچوبە گشتەکەیدا ئەوانە هێشتا دروست نەبووین و کۆمەڵە خەڵکانێک لەو ناوچەیە کە پێ دەگوترە ئەربیل حەزەکەی دروست بووینەوە باندەکەی ژیان تا ئێستا بەردەوامە وە کۆمەڵێک با بڵێ شوێنە واری گرنگی مازەکە ئەوە شانەدەر لە چوارچوبەی هەولێردایە کە مرۆڤی سەرەتایی لە شانەدەرژەوە کەواتە مەسەلەکەی پەیوەندیە بەڵام دوایی ئەگە سۆمەرەکان ئەگە ئاشوودەکان و ئەسمانەکانە هاتنی نیشتەجێ بوونە چووکە ناوچەیەکی ئاوادان بووە حتا گوندەکەی ناوی بێریاتە لە کتێبەکەشم هەیە جوغرافی سیاسیە بەشەری عفوان لە مصر دەرچووە دەڵێ سولالەیەکی بەشەری ناوی بێریات بووە کەواتە ئێستاشم کە ئەو گۆزەیە لە بێریات دەرچووە ئەوتەوەلەمە تەمەنی 4000 ساڵ نێزمەکەی بە هەر حالات چاتوە بەڵام ئەوەی دەکرێت بگۆترێ هەولێر مادەم بە تاکە شارە بە ئاوادایمەوە کەواتە خۆراگر بووە کەواتە شارستانی تێدا هەبووە و نیشانەیەکی زندوی ئەومانەوە ئەو شارستانیتی قەڵای هەولێرە کە تا ئێستا چەند قۆناغی دیوە چونکە قەڵا هەولێرێ یەکسەر بەرز نەبووە پەیتا قۆناغ بە قۆناغ دروست بووە وا بڵێن کۆمەڵە خەڵکانێک نماون لە حکمڕانیدا خەڵکانی تر هاتێ مەسابەتی تر هاتی دینشکە هاتیە شوێنشکە لەسەر دروست کردەوە حتا بنسبت قەڵا تەماشا دەکەی ئێستا دوو دەرگی نهێنی هەیە لای با بڵێن ئێستا ئاوی کەسکوسۆر لای مەقەڕ حیزبی شیوعی مەحەزەکەی پێشان میدیا ئەلەوێ دەرچووە ئەو نیشانە ئەوەیە بۆیە حتا ئەوەی جەنجی ئەوەکەی یۆنانیەکان مانەکەی ئەوانە هەموو نیشانەوەی لە هەولێر یعنی خەڵک ئەگەر هەر ساکاریش بووە بەڵام کۆمەڵە خەڵکانێک ژیانیان بەسەر بردووە و ناوچەی هەولێر و دەوراپەشی بە تەنانەت کوردستانی باشوورش ئێستا دیڕاسەیەکی ئەڵمانی دۆزراوەتەوە کە سەرچاوی ئینسانیەت بڕۆڤەتی لە کوردستانی باشوور و سەر هەڵداوە بە هەر حاڵات چارچوبەی کشتەکە هەولێر بەردەوام تا ئەو ڕۆژگارەی کە بە هەر شێوەیەک بووە ئێمە ئەگەر لە شتی عام دەرچین ئەگەر باسی تایبەتمەندی کەین بڵێن تایبەتمەندی ئاوەدانی هەولێر بۆ چێ گەڕێتەوە هەر شارێک بۆ خۆی کۆمەڵە تایبەتمەندی کە دڕمەژ بوومان لە جێرتەوە لە چارچوبەی گشتەکەیدا خەڵکانی هێمن بووینە کاسب بووینە خەریکی ئەوە کشت و کاڵ بووینە بە تایبەتی کشت و کاڵ لە کوردستان لە باشوور لە ناوچەی هەولێرە ئەوە قەراز و شەماوک و کەندێناوە تا دەڕواتەوە دەشتی بتوێنێ ئەوانە هەموو شاد حاڵن دەکەین کە ئەو کۆمەڵ خەڵکانە ژیاون بە هێمنی بەدای کاسبی خۆیان کردو هاوبەشێن لە شارستانیەتی کردیان و خۆڕاگرش بووینە ئاخر قەڵایە کە دروست بکرێتن بەو شێوەیە
ئەوەیە چەند دەرگای هەبیێت چەند زێرابی هەبیێت حتا چەند حالب کە ویستی پرۆژەی ئاوی لە ئەوەی بەستۆرە بین هەولێرە بۆ قەڵاتی ئەوە هەم نیشانە ئەوەیە هەولێر خۆی لە خۆیدا بەشێک بۆ لە شارستانەتی مرۆڤایەتی هەرچەند بە ساکارێش بوو بە پێی ئەو وەکو دەڵێ هێزی بەرهەمهێنان قملمونتی زەما دەکەی یعنی ئەو ئەمرازانەی بەکار هاتووە ئەوە لە چارچوبە گەشتەکەیتەوە. بەڵێ مامۆستا بەدەر لەوەی کە ئێمە ئێستا مناقەشەی ئەوە بکەین هەمیشە بۆ هەولێر کە لە مێژوو شاش تایبەتمەندێکی تر باسەکرێ باسی هەولێری هۆلاکۆ بەزێ نەکرێ هەتا ئێستش لە ناو سرودە نیشتیمانی و نەتەوەی و ئەوانی کە ڕۆحی بەرخۆدانی تایە باسی هۆلاکۆ بەزێ نەکە ئەگەر ئێوەکو پسپۆر یا توێژەرە لە بواری مێژووە بۆ بینەران ئەندازەیەک باسی هۆلاکۆ بەزێنی پرسیارەکان زۆری وەکو درێ ئەو هەویرە ئاوی زۆر دەوێت ئەگەر ئمە باسی مێژوو سیاسی هەولێر بکەین نەک بە 50 دقە و 50 ساعت شتەوە ئەمە هەر یعنی گێڕانەوەیەکی هۆلاکۆ کە هاتیە و ناوچانەی گرتیە تەمان بەشی ڕۆژهەڵاتی ئیسلامی کە لە ئازربەیجان و لەو ترکمانستان و هاتیە شار و دێ بە دێگرتیتی تا گەیشتە هەولێر لە هەولێر خەرچی شاری هەولێر لەبەر سەختی قەڵاکە یەشێک لەوانە و خۆڕاگری سوارچاکەکانی یاخود شەرکەرەکانی توانیتی چەند هێرشێکی هۆلاکۆ بشکێنیتن بەڵام لە دواییدا هۆلاکۆ شارەکەی گرتیە شارەکەی گرتی حتا بڕیاری ئەوەی دایە کە بەجیبێری بچی بۆ مووسڵ بەڵام گەمارۆی داوە لە پاشان توانیتی شارەکە بگری بۆیە پێدرێن هۆلاکۆ شێن چونکە هیچ وڵاتێک هیچ شارێک لە ئەرمینیەوە کە هاتیە تا گەیشتە ئیران و ئەو هەموو شارەی گرتیە کەس نەیتوانێت خۆڕاگر بیتن لۆ ماوەی چەند ڕۆژێک شەڕی لەگەر بکاتن هەولێر توانیتی لۆ ماوەی چەند مانجێک شەڕ بکاتە خۆی نەدا بەدەست دووجار هێرشکاریەکانی شکاندێ زیاتر لە دووجار بۆیە پێدرێن هەولێری هۆلاکۆ شێن بەڵام بەدوایی هۆلاکۆ لەبەر زۆری ژمارەی سەربازەکانی دوایی چەکی باشتری توانیتی شارێکە بگدای بەڵێ یەکێک لەو تایبەتمەندیانەی تری مێژوو کە بۆ هەولێر هەیە کە هەمیشە باسی سەلاحەدینی ئەیوبی ئەکرێ یا بنەماڵەی ئەیوبیەکان یعنی سنووری هەولێر دیاریەکرێ بۆی کە ئەمە بوو بە سەرکردەیەکی جیهانی و توانرا ئەندازەیەک لە ڕۆژهەڵاتی بەرامبەر هێرشێکی گەورەی خاش دروشمەکان تاکە کەس خوا لێ خۆش بوو باسی ئەو مەسەلەی کرد عەبدولخالق سەرسام بەڵام معلوماتەکانی نادروست بوو لەبەر ئەوەی سەلاحەدینی ئەیوبی کە لێ دەپرسن کە عیماددین کاتب بشارە زۆری لێ دەپرسی دەرێت تۆ خەڵکی کوێی دەرێ من لە داک و بابێکی کوردیم لە شاری دوینی سەر بە ئەرمینیا لە ئەرمینیا لەدایک بووە بە پێی پەیوەندی نێوان میرنشینی شەدادی و ڕەوادی لەگەر ئەو بنەماڵەیە سەلاحەدین باوکی سەلاحەدینی ئەیوبی طبعا لە دوین بووە ئەو دوینەی ئێستا هەیە بەناوی ئەو دوینە کرایە کە سەلاحەدین ئەیوبی تێدا لەدایک بووە سەلاحەدین ئەیوبی هەولێری نەدیتیە هەولێری نەدیتەوە مێژوو نووسەکانی وەکو بۆ تاکە کەس کە نووسیبی ئەوەی ئیبن الئەسیر باسیەکە ئەندازێک نەهاتۆتەوە بەڵام کەسایەتیەکانی نزیک لەوە هەبوو بۆ سوڵتان مزەفەر کە ئەوە شتێکی سوڵتان مزەفەر براجان سوڵتان مزەفەر پیاوێکی ئاینی بووە تەبان ئەو کاتە خەڵکی گەنجی ئێستا و هەندێک لە سیاست مەدارەکانیش بەداخەوە یاخود ئەوانەیە کە لە سیاسەتش دەکەن گلەی لە سەلاحەدینی ئەیوبی دەکەن لەسەر ئەوەی لۆ دەوڵەتێکی کوردی دروست نەکرد ئەو کاتە بیرۆکەی ئاینی زال بۆ بەسەر بیرۆکەێنێتەوە پەرستی بە بەڵگەی ئەوە عەفومکە لە ئەوروپا کەنیسە هات پیاوی ئاینی هات سوارچاک هات وەزیرەکان هاتن گزیر و هەژاری شەر هاتن لەبەرچی لەبەر ئەوەی لایەنە ئاینەکە زال بۆ بەسەر لایەنەکەی تریان سەلاحەدین ئەو مزەفەردین کۆکبەری لە هەولێر بووە پیاوێکی ئاینی بووە خواپەرست بووە سەلاحەدین ئەیوبی بەشداری کردێر سەرەکان سەلاحەدین ئەیوبی بۆ دیار کەوتیە کە پیاوێکی ئازا بەجەرگا تەنانەت خوشکێکی بێوەژنی سەلاحەدین ئەیوبی بۆ بوویتە خێزانی مزەفەردین کۆکبەری ئەوە دووشتی لێک جیاوازە بەس مامۆستا ئێمە کاتێک کە باسەکەین هەڵبەت وەکو خۆت وتی ناچینە ناو ئەوەی کە چەند دەقە و سەعات و حەڵقەی بەرنامەی وێ قسە لەسەر مێژووی ئەم شارەکەین بەڵام تۆ هەر خۆت کە ئاماژەت بۆ کرد سەلاحەدینێک کە پرسیاری لێ ئەکرێ دایک و باوکێکی کوردیەیە
کە باسی کورد ئەکرێ هەر خۆی بۆ خۆی کۆمەڵێ ڕموز ئەگەر ئێمە باسی شاری هەولێرکەین ئەربیل کە شارێکی زۆر کۆنی مێژوویە بۆ خۆی نابێتە ڕەمزێکە ئەربیل شارێک بووە سنووری جوگرافیەکەی زۆر لەوەی ئێستا فراوان و گەورەتر بووە کە ئێمە وێنایەکەی بەپێی گۆڕان کارە سیاسەکان بوو مەسەرەن سەردەمی هەزبانیەکان کە پێتەختەکەی هەولێر بووە میرنشینی هەزبانی هەولێر زۆر ناوچەی ژێر دەستدا بووە هەولێر زۆر ئەگەر تاریخی هەزبانیەکان ئێستا لۆ باس بکەم هەولێر عاسیمەی ئەو ئیمارەتە بووە میرنشینەکە لایەکی میرنشینی ڕەوادی بووە لە سەرۆ میرنشینی هەکاری و منتیقەی دیاربەکر بووە حتا مووسڵ بەشێک بۆ لە هەندێک جار بەشێک بۆ لە میرنشینی هەزبانی منتیقەی حەدیاب ئەو کە فەرعەزە ئەو ناوچانە بەشێک بۆ لەو ئیمێرنشینە بەڵام بەپێی گۆڕانکارە سیاسەکان ئەو دەستەڵاتە یاخود سنوورەکە فراوان بۆ بەڵام هەر پێش دوانی ینی سەکەم بای سەلاحەدینەکەین زۆر لە ڕموزەکانی هەولێر یا هاوینە هەوارەکان بە ناوی سەلاحەدینەوەنە ئەمە خۆی بۆ خۆی کارکردی ئەوە نیە سەلاحەدین ڕەمزێکی گەورەش بۆ بە بیرروڕای من سەلاحەدین ڕەمزێکی کوردی بەرزە توانیتی لە مێژوو شتێ بە کورد بکە و تەنانەت دەستەڵاتی لە مسر وەگرتیە لە یەمەن کوڕەکانی نەوەکەی وینە مەلیک و ئێستاش لە یەمەن کوردگەیەک زار کوردی ئەیوبی زۆرن کاک ممتاز یەکێک لەو تایبەتمەندیانەی تری شاری هەولێر کە یەک کۆمەڵی ڕموزیە خۆشت پێشتر باست کرد هەولێر قەڵای هەیە منارەی چۆلی هەیە هاوینە هەوارە بەناوبانگەکانیە ئەمانە شکاریگەریەکیان دروستکەوە بۆ گرنگی و بایەخی ئەم شارە لە مێژوودا من حەزەکەم پێشەوەی ڕوونکردنەوەیەکی کورد وەکو دەربارەی مەسەلەی سەلاحەدین ئەیوبی گۆڤاری ئەوە لیلالی مسری ساڵی 1993 وتارێکی نووسیوە دەڵێ ئەمڕۆکە یادی مەولودی ئەوە پێغەمبەرە محەممەدەکەی دایک بوون پێغەمبەران و ئەو دیاردەیە خاتە مسر لە ڕێگەی لە بلاد دەوڵەت الئەکراد كم لا بندس لولا لبير وتشمين دولة الأكراد باشا أول نشانية إنسانك اللي دايق قدر اللي بيجيله نمونيش الشارستانية شارستانية أو سردمان أساس صادين أيوبي وكل حكم رعدك شيء نشانية بيشكوتنيش أو شارع هذا كان بس بوي صالح هزار وهشتو نوتوسي كأول رجل يادك دل أوش الكامل أو صلاح الدين كامل لازم شان مصر هذا كي حكمي كده قلت أو يكم جاري يادي لدايق بوني بيغمبري دوري خوين لسربي كنت أول نشان محذكة هلكم مثلا باسي قراتك كش ما كان باسي مثلا جراب أو كش ما كان أمي جناب أمي تو قلتم أو برنامج زرتن ناتوان تو بس أوندا 6000 سال 8 أو شارع الدوال زيادة والله أمي تو نموني لسر صلاح الدين أيوه شارستانية باسط كان هزناك أما نموني شارستاني قوري أم شارع كتجاوزي كرو غوازراوته وبدروا روشن بيري تذهبوا ومزقوتي زور تذهبوا منافقين حتى من حزناك ما أجابيت وسر باشي 400 سال معاملات كمحمد بيرودي إيراني بزيادة دل هريري نشتجده بتن يعني مش دائما وران دبتا مركز شيء مالبند شيء زانستي كومال بدين بصدان أو كودله وزاني جورة ابن آدم وابن مال الجرجسي أربليم هذا كي حيدري كان وأنا هم نشان ويا حولير بتسارتي وكشتكيدا قناق بقناق الدولي هو درس كذي شارستاني مروفاتي وبشك بوا وشارش برتاويش بوش زيادة المعوته ومن ذاك صدق أو كشو هواك وخاكك بار أو أنا هموي يرمتي دربهم تو لسر چمکی شارستانیت هود شجار باست کر آیا تا چند او پیورانی که بود چمکی شارستانیت هیا بایخ و گرینگی و رموزکانی شاری هولیر توانیوانه هولیر ببنە ناو شارستانیەتەوە شارستانتی مرۆڤایەتی ئەڵبەت بێگومان لە هەر وڵاتێکدا لە هەر شوێنێکدا کۆمەڵە خەڵکانێک بژین کە ژیان ڕۆژ بە ڕۆژ پێش دەکەوێت ئامرازی تازە ژیان چاکردنی ژیان بە پێش دەکوێتێن خۆی لە خۆدا بەشێکە وەکو لە پێشکەوتنی مرۆڤایەتم دەکەی مەسەلەکەی تۆڕاستکە ئەوانش حتى مثلا ئێستا ئەو گردانەی لە دەورە پشتی هەولێر هەیە ئەو بەلای منەوە یعنی نیشانەیەکی نوێی نیشانێکی گرنگی ڕاگەاندن بووە دەکەی کە ئەو گردانە هەموو دەستکردن توورەگە ڕێژی پێدەکۆ
کۆترە لە ئەحمەداوم کە مامۆستاعزیزی فیزیک ئەو جەگولەکمان کردن حتا دەگاتە نێزیک زاخۆ ئەو دەشتای ئەو گرد هەموو کە ڕووداوە ڕوویداوە ئاگریان کردوتەوە کە ئاگرێندا ئەوی دیکەن حتا دەڵێن سەردەمی ئەسکەندەری مەقدونی بە دوومان کەواڵەکە گەیشتە یۆناان کە با بڵێن ناوچەی هەولێرە شتێک ڕوویداوە دەکەێت ئەوانە هەموو نیشانە ئەوە شەردا بەڵام دیسان دەگەڕێمە دکن یعنی ئەو شوێنە ئەو بەرنمەیە بۆ ماوەی 50 دقه هەڵ ناگری ئەوەندە لاپڕی مێژوو بکەینەوە و لەو بابەتەش حەز دەکەم یعنی چ مامۆستا زوبێر بیلال و چ دکتۆر موحسین و دکتۆر ئێستا کۆمەڵە گەنجی ترشەیە باسی مێژووی شاری هەولێر دۆستەوە هێشتا باش ناکەم بەڵێ هەڵبەت مامۆستا ئێوە زۆر باسی ئەوتان کرد لە 50 دقەم بەرنامە ئێمە کیفایەت ناکات بەڵام ئێمەش ئەوەی کە باسیەکەین سەردێکی خێرای مێژووی و ئەیگەن ینی زمانێکی میدیایی قسە لەسەر حرەکەی فکری ڕۆشنبیری خوێنەواری لەم شارەوە مێژووی ئەم شارە قسە لەسەر ئەمانەکەین هەڵبەت ئەمە پاساوێنانەوە نییە بۆ بەرنامەکەم بەڵام بەرنامەکەی ئێمەش بەشیەوەی تایە ئێوەیەکی 20 دقه بتوان قسە لەسەر سەردێکی مێژووی شاری هەولێر جناب هیچ وەختەکە زیاتر نەبات من حەزەکەی مەبەستم یعنی حتا ئەو مزگەوتە زۆرە ئەو هەموو نیشانەی ئەوەیە خوێندەواری هەبوو شارستانیت هەبووەوە حتا لە وڵاتەکانی دیکە لە ئێرانەوە لە تورکیەوە هاتوونەتە کوردستان هاتوونەتە هەولێرە خوێندنیان تەواو کردبوو ڕۆیشتنەوە ناوچەی هەولێر با بڵێن حەزەکەی عفوا دەربارەی شارستانیەتی هەولێر ئەگەر بێت و بگەڕێنەوە سەر مێژووی ناوەڕاست و کۆنتر ابن خۆردافیبا و قودام بن جعفر باسی هەولێر دەکەن دەرێ هەولێر چەندین دوکانی تێدایە چەندین ئەو حەمامی تێدایە گەرماوی تێدایە چەندین مزگەوتی تێدایە چەندین شوێنی خوێندن و تەچێ تێدایە یعنی کەرەستەکانی شارستانی هەموو کەرەستاکانی شارستانی و زانا و دانای زۆری هەبووە لەوانە ئیبن خەلەکانە ئیبن مستەوفیە ابن آدم لروي آينيوا ابن ماري حيدر كان كاتي لسردم عوامل لدواينا أو جماعتي بابرين لا دواي 1500 بسلوه هاتينا منطقة ميزشيني برامجيني بنكيشي آيني كنت بهالوري بوا لا مسكن مزقوت كان بنكي كنت بهالوري نتو برستشتي دابوا همو أواني ك سەرکردە بووینە لە سۆرشی کورد لە کۆنەوە ئەوڕۆ هەمیان پیاوی ئاینی بووینە بەڵێ هەڵبەت ئێمە کە باسی شاری هەولێرەکەین وە تەوژمی شارستانیت لەم شارە ئەمانەی ئێوە هێماتان پێکرد هەموو کەرەستەکان وە ئەو ڕەهاندانن کە شارستانیت پێکەیە شارستانەتی جیهانی هەموو شارستانێک باسکە لە دوو دیار ڕۆ خوێندنەوەی بۆی خوێندنەوەیکی مادیە هێزێکی مادی و هێزێکی معنەوی ئەوانەی جەنابەت باست کرد بەشێکی هێزە مادیەکانە بەشێکی هێزە معنەویەکانە کە هەولێری ژەناو شارستانتی مرۆڤایەت یا بەشداری کردووە وەکو شارێکی گومانتێدا نییە کە هەولێر نەکات بەشداریکردن ڕۆڵیژیا بووە لە شارستانی کۆنتا چونکە بە پێی تاریخی کۆن کە تارێک مرۆڤایەتی کە پێ دەگوتە ئینسان عاقل کرۆمانی یەکەم شوێنی کە لێ دۆزرایەوە لە ئەشکەوتەکانی کوردستان دۆزرایەوە لە چەرمە و لە ئەشکەوتی شارەدەر لەو ئەشکەوتانێک کە لە کوردستاندا هەنا واتە ئەو ممکنە سەردەمیان هەولێر گوندێک بوو بێ دەیەک بوو بێ بەڵام هەبووە بەر لە سۆمەری و ئەوانش ئەوە گومانی تێدا نیە ئینسانی نیاندرتال لە دوای ئینسانی نیاندرتال ئینسانی کرۆمانی کە پەیدا بووە یەک لە ئەوانەی کە خەریکی کوشت و کاڵ بینێ لە کوردستان و لە دەشتی هەولێر و دەوروبەری شارە زۆر ئەو مرۆڤ بکە پێ دەگوتێ مرۆڤی عاقل مادام چوویتەوە بۆ مێژووی کۆن من ئەو پرسیارت لێ دەکەم بەڵام با ناوبڕێ وەردەگرم و دوای ناوبڕەکە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان جارێکی تر سڵاو مامۆستا لەو زانیاریانەوە کە جەنابوو لە مێژووە باسی کرد بێگومان ئەوەی کە شارستانێت لە ئەم شارە لە شاری ئەربی لە شارستانێت یاخود حەزارەتێکیە بۆ ئەم حەزارەتانە کۆمەڵێ بەرهەم و دەرهاویشتەیە هەیە فەرهەنگی ڕۆشنبیری فکری هوەری جوڵانەوە بزوتنەوەی سیاسی تا چەند یعنی ئەمانە لە دوای ئەم سەردەمە کۆنەکانەوە درێژ کراوەتەوە بۆ سەدەکانی دواتر و ئەو قۆناغی کە پێوترێ قۆناغی گەڕانەوە بۆ مێژوو و بەسراوەتەوە بە قۆناغی دواترەوە یعنی تا چەند دەرهاویشتە پێشکەوت و سەقافیەکان لە شاری هەولێرە لەو شارستانێتەوە سەرچاوی گرتووە ئەگەر باسی شاری هەولێر بکەین بە کورتی مێژوو کورتە مێژوویەک ئەوەیە کە لە دوایین قۆناغی پێشزاینی هەروەکو باسم کرد دەسەڵاتێکی کوردی سەربەخۆ لە هەولێر بووە
قەرەداغ کە یەکی لە میرەکانی بۆ توانیتی بەرامبەر بە ساسانیەکان بۆستێ بەڵام دوای ڕووخاوە دوای ئەوە کە دێتە سەردەمی ئیسلامی لە سەردەمی ئیسلامیدا هەولێر باسی ناکرێ لە فتوحاتی ئیسلامی باسی کەفەرعەزە دەکرێت کە فەرعەزە ئێستا دەیەکە لە خواروی هەولێر وڵا گەیشتنە هەولێر ئێستا بزانم ئەوە دەرێ تەبەری لە کتابەکەی باسی دەکات دەرێ زیاتر لە 57 کەنیسە و دێری تێدا بووە زۆرینەی دانیشتوانەکەشی نەک زۆرینە هەدەیە جل لە سوکانی هەم لە کورد ئەوە چی ژون وسەکان باسی ساڵی 32 کۆچیەکەن کە ئەڵێ سەردەمی کە عوتبەی کوڕی فەرقەد هاتوۆتە ئەم ناوچە و فتوحاتی ئیسلامی لە من ناوچەی ئەربیل ئەوە خەتەیشتر لە هێلشتر بەڵام هەولێر وەکو باسی وەکو ئەربیل ناوی نهاتووە وەکو کە فەرعەزە کە دەشێ ئەو کاتە هەولێر گەڕەچێک بێ یاخود دەیەک بێت تابعی کە فەرعەزە بوو بێتن دێنە سەردەمی دوای ئەوە لە سەردەمی هەزبانیەکان طبعا هەولێر دەبتە پێدەختی مەرنشینی هەزبانی کە زیاتر لە 200 ساڵ حکومڕانی دەکاتن و بە پێی بە ئەعترافی مێژنووسە عەرەبەکان دەرێ مەلبەندێکی ڕۆشنبیری بۆ هەولێرە و کاتە لە ڕووی زمان و ئەدەب و ڕێزمان و تەفسیری قورئان و قورئان خوێندن لە دوای ئەوە طبعا میرنشینە کوردیەکان ئەو کاتە سەردەمە زۆر بوونە یەک لەوانە میرنشینی هەزبانی بووە ئەو میرنشینە کە دەکەوێ لە سەردەمی دەوڵەتی عوسمانی کە هاتە سەر دەسەڵات چەند میرنشینێکی کوردی هەبووە لە هەولێر میرنشینی سۆران هەولێر بەشێک بە لە میرنشینی سۆران هەتا دەگاتە ئاتون کۆپری لە سەردەمی میر محەممەدیشەوە دوای ئەوە ئەو میرنشینانەش تەمان بەواستەی دەوڵەتی عوسمانی لەناو دەچن بە یارمەتی فەڕەنسا و بریتانیا دوای ئەو سەردە مێژوویە کورتە طبعا دێنە سەرەتای سەدەی بیستەم لەسەر سەرەتای سەدەی بیستەکەی بەڵام من ئەچمە لای مامۆستا تۆ پرسیارەکەی پێش ئێسا ئاماژت بە دیکۆمنتێ کرد کە لە میسر دەرچووە لەلایەن گۆڤاری هیلالەوە کە باس لە مەولودی نەبەویەکە و هێنانی ئەو مۆدێلی یادکردنەوەی یادی لە دایکبوونی پەیامبەری ئیسلام لە ناوچەی کوردیەکانەوە بۆ میسر ئەکرێ یعنی باسی و دیکۆمنتەمان بۆ بکەیت ئەم پێشتر ئەماژەوەم کە یعنی بەشێک لە شارستان نیشانەیەکی شارستانەیە کە قەدری مرۆڤیان زانی وەخت بۆ چەمچی مرۆڤ لە دایکبوونی مرۆڤ کە یادی بکرێتەوە شتێکی خۆی لە خۆیدا شتێکی شارستانی گەورەیە بۆ یەکە کە مەسەلە یادی مەولود و پێغەمبەر کراوە مجلەیەکی مسری بەناوی هیلالەوە پێشی 23 ساڵ ئەوەی نووسید من حەز دەکەم دەقەکەتان بۆ بخێنەوە وەکو بیخوێنیتەوە تۆ زیاتر المولد النبوي احتفل أهل القاهرة في 12 ربيع الأول سنة 1311 22/9/1893 بتذكار المولد النبوي الشريف وكان الاحتفال يعني قيناك أود زياتر النشان بينر زياتر نسيجات بكرتش اهتمام بيم يعني أو خلق زياتر بكل دوكومنت لقصة كيمن بهيسترام عندك أجر رقم ديتهم عندك كعادته من الزهو والزينة والبهجة والرونق في ساحة أمام قصر العالم ناب فيه عن الحكومة الخديوية سعادة وكيل الداخلية ومن الغريب إننا لم نرى ذكر لمثل هذا الاحتفال في صدر الإسلام ولا احتفل به أحد من الخلفاء الراشدين أو الأمويين وأغرب من ذلك إن دولة الأكراد هي أول من احتفل به ثم تطرقت هذه العادة إلى بلاد الأخرى أما في مصر فقد دخلت على إثر ظهورها في أربل أي في زمن الملك الكامل الأيوبي وهو أول من احتفل بالمولد النبوي هنا وتوالد من بعده السلاطين والأمراء هلال أكتوبر 1890 أو دوكومنت اللي خويدا كباسي أو إذا كشون مثلا مولود نبي لهولير وهاته دولة الأكراد يعني توصل أو دستوا زور جرينج مع ذكي مجليش مستي بيش الصوت مستوسي صار منسي أو نشانيش أو كدكتور فرمي كمركز شيء شارستاني روشنبيري وهول مع ذكي تنقرا غي إيش آزار ديوا شبوشي بسروا داجي كراوا بام كل نداوا هر خور راكلبوا مع ذكي وكود اللي هو لعكوب زين بوا تهذا أمروج قاره. ولو ما نبشنا وتفاصيل مسألة كاك ممتاز جان بلام
سەرچاوی شێدرێ فاتیمیەکان زیکرای مولدینی بەویان لە مسر بەڵام ئەوەی کە سەرچاوی بەهێزە باسی یەکەم مولود کرایە لە هەولێر سوتان مزەفەر کردیتی ئەرشیفی دکتۆر محسین محەممەد وەرگیراوە ئەوە دیکۆمنتێکی گرنگ بەس خۆی گرنگکە لە مولەکەی هیچ بەڵام کە ئاماژەوە دەکات دەوڵەت ئەربل بەڵێ مامەسا ممتاز یعنی تا چەند ئەمە کاریگەری ئەو مەدەنیەت و شارستانیەتە یا ئەو نخبە خوێنەوارەکە لە ناو هەولێرا هەبووە ئەمەی دروست کرۆ کە ئێسا ئێوە یعنی یا خەڵکێک ئەمە بە دیمەنێک شارستانەتی گەورەی شاری هەولێرە بین کە تەجاوزەکە بە وڵاتێکی دیکەی لە باکووری ئەفریقا ئێستا ئەو شارستانیەتی با بڵێن ئێستا لەو زمانەیەدا هەیە دەبێت دیارە پاشپخانشی مێژوو دوور و درێژی دەکەی کە گوتمان تەمەنی شاری هەولێر لەوانەیە لە 6,000 پێ و بۆیش یعنی داوراپشت و ئیمپراتۆرەکانی چاوی لەسەر هەولێر بۆ دەکەی وەکو بەڵمەدەکی ئابووری ڕۆشنبیری حتا ئاینیش دەکەی ئەوە تا لە گوندی حەزە حەدیا مرکزەکەی تا ئێستش شوێنەواری ماوە دەکەی ئەوە خۆی لە خۆیدا یان لە هەولێرەوە با بڵێن تەشەنەی کردووە سەری هەڵداوە و حتا وڵاتانی تر وەفدیان هاتی هەولێرە حتا ئەمن ناسی حەیدەری کە زاکرێکی زۆر باشی هەبوو لە سەردەمی ئیسماعیل سەفەویش کە لە هەولێرە نامە گۆڕینەوە بە کەلیمەی کەک بەکار هاتووە کە ئالوگۆر هەبوو لە بینی هەولێر و لە بینی ئێراندا ئەوە هەموو خۆی لە خۆیدا یعنی نیشانی ئەوەیە کە شارستانێتی هەولێر یان خەڵکی هەولێر شەرنی ئیلا سەردەمی کوردەکان بووە یان موشە سەردەمێک خەڵکانێک ژیاوە کورد نەبووینەوە بچین ئاشوریش نەبووینەوە بەڵام پاشان کەم بوویتەوە با بڵێن کوردەکە زاراوەکەی کورد زنجیری مێژوویی خۆیدا بوویتە کوردستان و بوویتە کورد ئەو مۆزوعێکی ترە بە هەر حاڵ لە هەولێر یان بەپێ ئەو سەرچاوانە ئەو کتێبانێک کە دکتۆر باسی کرد زوبێر بلال دکتۆر محسین ئیتریش یاقوت الحەمەوی ئەوە تاریخ ئیبن بستۆفی ئەو تاریخ ئیبن خەلەکان ئەوە هەموو ئیشادە ئەوە حتا نووسینی ئەو کتێبە خۆی لە خۆیدا بەشێکی شارستانێکی گەورەی ئەو شارە پیشان دەدا دوو بەرگە نزیکی 1000 لاپەڕە کتێبەکە بەڵێ ئەمە باسی سەرەتای سەدەی 20ەمە کرد کە ئێمە کەوینە دوای جەنگی یەکەمی جیهانی و کۆتاییاتنی دەوڵەتی عوسمانی بزوتنەوەی ڕۆشنبیری و بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و ئەو ڕێکخراوانی کە دروسە بن بە ناوی کۆمەڵی ڕێکخراوی نوخبەوی لە پێناوی وشیارکردنەوەی کۆمەلگا چۆن لەم شارە گەشەیان کرد خۆی براجان بیرۆکەی نەتەوەپەرستی لە هەولێر لە شارەکانی تر کۆنترە بەڵگەم هەیە بۆ قسانە هیچ جارێ یەکەم بەشداربوون لە شۆڕشەکەی شێخ عوبەیدوڵڵا کوردی هەولێر بەشداری کردیە لەبەر ئەوەی باپیری مەلا مستەفا ڕەحمەتی خەلیفەی شێخ عوبەیدوڵڵای ناری بووە بەشداری ئەو شۆڕشەیان کردیە بەشداری شۆڕشی شێخ سەعیدی پیرانیان کردیە هەر لە هەولێرەوە چوینە تەنانەت ئەو کەسەی کە سەرکردەی هێزە چەکدارەکەی شێخ ئەحمەد بارزانی بووە ناوی مستەفا هەولێری بووە کە چووە لەگەر بە هانای یەکەم جار ئەرمانیەکانەوە هاتیە دومین بە هانای شۆڕشەکەی شێخ سەعیدی پیرانەوە ئەمە کۆتاییەکانی سەدەی 90 کۆتاییەکانی سەدەی شۆڕشی شێخ عوبەیدوڵڵا دوای ئەوە تا 25 دێتن لە دوای ئەوە یەکەم ڕێکخراوی سیاسی کە دروست بووە کۆمەڵە ڕۆشنبیرێکی هەولێریش لەگەر سلەیمانی ئەوانە کاتی خۆی کە چوینە ئەستەمبۆل لۆ خوێندن لێ قانونیان تەواو کردیە بەشداریان لە ڕێکخراوە کوردیەکان کردیە لێگراوانە معروف جاوکی کوردی کە خەر شاری هەولێر بووە ئەمین بەجی ڕوانزێ بەکرد سەرەبی هەولێری کە یەکێک بۆ لە پیاوە دیارەکانی ئەو شارە دوای ئەوە یەکەم لە خۆی بوون دیسان بەشداریان کردیە هەر کۆمەڵەیەک ڕێکخراوێکی سیاسی کوردی لە کوردستانی لە باکووری کوردستان نە کوردستانی باکوور دروست دامەزرابێت لە قەیچی لە هەولێر هەبووە ئەو کاتە پەیوەندی و کۆنتاکتەکە بەهێز بووە یاخودەوە لە سنووریەکە لە بەرەوەی سلۆپیە لە دهۆک نزیکە لە ڕێگایەوە هاتووە بۆ نمونە کاتێکە حزبی ئازادی کوردی دروست دەکرێت یا کۆمەڵی ئازادی کوردی لە ساڵی 1922 لە ئەستانە لە قەیچی لە کوردستانی دەبێت سێ ئەندامی سەرەکی هەولێریە ئەمین بەژی ڕوانزی سەرۆکی بەرپرسە معروف جاوک جێگرەکەیتی بەکرد سەرەبی هەولێری ئەربیلی بەرپرسی بەشی دارایی بووە دوای کە خۆی بوون دروست دەبێت لە ساڵی 1927
دیسان ئەو چینە ڕۆشنبیرە لەگەڵ ڕۆشنبیرانی سلەیمانیش بەشداریان مەبەستی دوای شۆڕشی شێخ سەعیدی پیرانە. ئەوە بەڵام ئەمە کە باسی هەولێر دەکەین مانەوە نییە شاری سلەیمانی و دوهۆکیش بەدەربووین لەو مەسەڵە بە زەمان شتەکەمان هەموو بێگومان هەموو شارێک تایبەتمەندی خۆی هەیە. دوای ئەوە یەکەم کۆمەڵە کە دروست کرا لە هەولێر کە بەردی بناغەی حیزبێکی نەتەوەپەرستی نەتەوەیی بووە، کۆمەڵەی دارکەر بووە بە پێی وەسیقەکی وەزارەتی داخلیە کە من هەمە دانەیەکی لێ کۆپیم کردیە کاتی خۆی دەرێ ڕێکخراوێکی سیاسی چەپ لە هەولێر لە ناوەڕاستی سیەکان دامەزراوە لە سەردەستی دلداری شاعیر ئەندامانی معروف عونی یوسف، معروف جیاوک، جەلیل وشیار، مستەفا عوزێری، نازم سەعیدی ئەسعەدی ببوورە ئەم دارکەری دوایە بێ بە حیزبی هیوای لێ ئەوە دارکەر لە خۆی مەلبەندی دروستبوونەکەی لە هەولێرە دوو کەس بە هەڵای پێدا بەڵام دارکەر ببوورە ئەوە لەوە وەرنەگیراوە کۆمەڵێ و لە ئیتالیا کاربۆناری جەمعیەت کاربۆناری ئیتالیا على ئەساس بۆ سەر بەخۆی بوون دوو کەس کاتی کە باسی کۆمەڵی هیوا دەکاتن بە هەڵە دەچتن یەکیان ڕێزدار دکتۆر مکەرەم تاالبانی کە باس دەکات لە کەرکوو دامەزەوە نەخێر ئەو چینە قوتابیە کە لێرە داخین لە پاش متەوەستا خوێنی ناوەندی عەدالەت دەبا بچن لە کەرکووک لە کەرکووک ئەو کۆمەڵە فراوان بوو لەوێ لقیان لۆ کەرکووشیش دروست کرد لۆ سلەیمانیشیان دامەزران. من ئەم لێرەت پێتە بڕم ئەچمە لای مامۆستا با بزانم ئەو تەواوکاری چییە مامۆستا تعقیبی تۆ چییە لەسەرەوە بۆ چوونانەیە ئەوانەی مامۆستا خستیە ڕوو لەسەر ببوورە مامۆستا ئەگە پرسیارەکەم بگەێنم وەڵامەکەی دکتۆری کە دەربارەی شارستان باسی ئەستەمبۆڵێ کرد ئەوە گۆڤاری ژینی ئەستەمبۆڵ مەحزە 5 بەرگام دەکەین سەرروتاری یەکەم ژمارەی شەیخ الئیسلام ئیبراهیم حەیدەری نووسیتێ و ناڕۆکەشی نۆتەوەییان نووسیتێ گلەی لە دەسەڵات و عوسمانی دەکرد دەڵێ ئەمە 800 شەهیدمان داوە 8,000 شەهیدمان داوە لە ڕێی دینی ئیسلامدا بۆ تا ئێستا ئاورتان لە کێشەی کوردن داوەتەوە دەخوازین ئەو ئامرازە شارستان ئەوەی بەو نەسەی نووسە بۆ دمەکەی ببتە هەنگاوێک بۆ ئەوەی زیاتر خەڵک و شارکەوتەوە دەوڵەت و عوسمانی کێشەی کورد چارەسەر بکە ئەوە نمونەیەکی زوندوی ئەوەی کە هەولێریەکانە ئیبراهیم حەیدەریش لە قەڵاتی هەولێر بەڵێ بەس ئەو باسی کۆمەڵی ئەو حرکە و بزوتنەوە سیاسیانە کە لە پارچەکانی هەولێر بەشداری خەڵەتی هەولێر شارێکی هین بوو لەسەر خۆم بۆ بەڵام کۆمەڵێکی ڕۆشنبیر یعنی وەکو دەڵێ لە سیەکان بە تایبەتی سەری هەڵداوە کە ئەو بە تایبەتی ئەوانە کە چوینە لە کەرکووک و بەغداد خوێندویانە لەوانە دکتۆر باسەکەن مستەفا عوزێری، یحیا سەلیم، دڵداری شاعر، عومەر عوسمان برای مامۆستا حەیدەر عوسمان ئەوانە کە دارکەریان باسوەتەکان ڕێکخراوێکی نەتەوەیی هەبوو لە ئیتالیا بۆ یەکگرتنەوەی ئیتالیا مەحەزەکەی بە ناوی دارکەر بۆ یعنی الحەتاب مازەکەی ئەوانە هاتنە پاشەوەی کە تەشەنەی کردیەوە لە کەرکووچێ بریاریاندایە کە سەرکردشی تازەی بۆ دابدرێن لێ هاتوو بێ چەند ناوێک دێتە پێشەوە لەوانە ڕەفیق حلمێ من لەگە موسا سەمەدی ڕەحمەتی کە یەکێک بوو لە ئەندام بەرچاوەکانی گفتوگۆم کردێت کاکساڵە حەیدەری لە مزەکرات خوددا باسی کردووە دەڵێ ئێمە ڕەفیق حلمیمان هینە بردمانە شەقڵاوی لە باخچەی میرانەکان لەوێن دەرێ سوندەکەمان پێخوارد کە خەنجەر و ئاڵا و قورئاندانرا بوو کە سەرپەرشتی ئەو ڕێکخراوەکە جا ئەویش ڕەفیق حلمی پێشنیارەوە دەکات ناوی لێ بدرێ هیوا لەبەر ڕۆشنایی ڕێکخراوی هێوی پێشتەکەی ئیتر ئەوە پاشە ئەوە تەشەنەی کردیان حتا کۆتایی با بڵێن سیەکان و سەرەتای چیەکان باشە کە هەموو لایشتەوە چەپ زیاتر حربی عالمی دوم کە تەواو دەبێتن وەکو دموکراتی بەسەر دەکەوێتن بەرەی ملەتان وەکو بژانەوەی گەورە بەسەردا کۆمەڵە گەنجیتر پیا دەبن چاوەڕام کە لە بەغدا خوێنە دین و هەولێرە یەکچەتی تێکۆشین دروست دەکەن بەسەرکرداتی ساڵح حەیدەر و نافع یونس و ئەوانەی دیکە عەزیز محەممەد و جەمال حەیدەری ئەوە حزبی هیوا وردەوە دیکرێتەوە دێمە سەر ئەوە بەڵام ئایا کاریگەری ئەم حرەکە ڕۆشنگەریە و ئەم حرەکە سیاسیە بۆ سەر شارەکانی تری کوردستان تا چەندێک بوو تۆ بۆ نەباسی ڕەفیق حیلمیت کرد کە هاتووەتە ئێرە و دایانن بە سەرۆکی حیزبی هیوا ئەو پێشنیاری ناوەکەیەکە بێگومان ئەمە کاریگەریەکانی تریوانی بەرچاوە کامەیە بۆ سەر شارەکە بێگومان دروستبوونی حزبی بەعس ئەو تەشەنە کرد کاسبی تێدا بوو کرێکار تێدا بوو ئەفسەری تێدا بوو مامۆستای تێدا دەکەی تەشەنە نەک هەر بۆ سلەیمانی و با بڵێن دهۆک نەبوو ئەو کاتێمە وەکو محافەزە بەڵام باوچە با بڵێن کرمانجی شەر و دەکەی مووسڵ و دەورا پێشتی بێژودا باز دەکاتن هاتە بەنسبەت دەگاتەوە ئێران و تورکیاش ئەو دەوری خوان جێڕاوە و سوودی لێ وەرگیراوە بەڵام بە
بەداخە بەنسبە حزب یەک ئەوە سەرنجڕادە چێشی کە ڕاگەیاندنی لاواز بووم گۆڤار شتیان نەبتانە نافی یونس ماڵەکەی گۆڤارشی دەرکردە بە ناوی گۆڤار حرفیتی بەدەستکەوت کاکتار ڕەمزان باز دووبارە چاپی کردەوە ئەوە یعنی حتا گەر لە پاشماوەی هیواش بووی کە حزبی ڕزگاری دکتۆر کەماڵ مەسەر بەدا گەیشتە خانەقین و گەیشتە گرمیان و ئەوانە دەورشی زۆر گەوریان جا کاریگەریش زۆر ڕاستەخۆشی هەبووە نەک نە ڕاستەخۆ بژان و حتا لێژنەی ئازادیش هەر لە ئەوەی باوشی حزبی هیوا دروست بوو بۆ یارمەتیدەری شۆرشەکانی بارزان بەڵێ دکتۆر ئەی یعنی حرەکە فکریەکان لەم شارە و ململانێک کۆمەڵایەتیەکانەوەی کە ئەڵبەت بە شێوەیەکی تەندروست مەبەسمە ینی ئەوانە چۆن لەم شارە لە ئەنجامی پێگەیشتن و نزوجی فکری سیاسی و دروستبوونی حیزبی سیاسی و فۆرمە لەبوونی ڕێکخراوە ڕەوشنبیریەکان لەم شار چۆن بزوتنەوە فکریەکان لەم شارە دروست خۆی من دەمێت هەندێشت بۆ مامۆستا ڕاست کەمەوە چکە ئاگای لە هەندێک مەسائل نییە لە ساری 39 ساری خوێنی 39 حزبی لەبەرەوەی زۆر بوو حزبی هیوا دامەزرا حزبی هیوا کە دامەزرا هەتا 44 ماوە لە 44 هەرۆ شێنراوە هۆکاری هەرۆشاندنەوەکەی بوونە دوو بەش بەشێکیان دایانگوە دەبێت لەگە حرەکەی کوردی بین کە بەسەڕێ کاتی مەلا مستەفا بوو کە پێی دەگوت ناسرایە بە حرەکەی بارزان ئەلەو کاتا چینێکی ڕۆشنبیری وەکو ئەنوەر دلسۆز و وەکو ئەونی یوسف و جەلیل وشیار و ئەوانە بوونە تەرەفگیری چار زابتەکە هەرچاریان بوونە تەرەفگیری شۆڕشەکە بەنسبەت سەرۆکی حزبەکە ئەو لەگە ئەو ڕێدانە بوو لەگە ئەو ڕێدا بوو کە پشت بە بریتانیا بەستە لەوەی کوردستان بێت ئەمە یەک لە هۆکارەکانی بوو هۆکاری دومی ئەوەیە تەمان مامۆستا خوالی خۆی و ساڵح حەیدەری دەرێ لە ساڵی 1942 بوومە کاتب لە محکەمەی بداعی هەولێر تەکلیفیان کردم خەلیەشی حزبی شوعی پێبینم طبعا نەک مارکسی یەکەم خەلیە حزبی شوعی لە کوردستان دامەزراندبی برای ئەو زاتە دامەزراندێک کە ساڵح حەیدەری بووە لە هەولێریش بووە دەرێت توانیم لە ماوەی ساڵێک چەند کادیرێکی هیوا بکەمە شوعی لەوانە عەزیز محەممەد لەوانە حاکم ڕەشید مەلا عروس شێخە شار نافی ئەوانە هەموو بوون بە ئەمە چیڵێ ئەمە چیمان پێڵێ کە لە ناوەڕاستی چیلەکان ئەمە دروستە بێت ئەمە دەرەنجامی چیە خۆی لە کاتی لە ڕاوەستەکان کە سۆڤێت لە شەڕی جیهانی دووەم سەرکەوتی بەدەستێنا ئەوە بیرۆکەی مارکسی لە هەلە ساڵانی 22 لە کوردستان هەبووە بیرۆکەی مارکسی ئەمە ئەستن یەک لە هۆکارەکان بووە هۆکاری سەفەردانی ئەم بیرۆکەی ینی بیرۆکەی شوعیەتیش بە تایبەتی بڕاتێ بتن هەموو کوڕاوەکان زۆر دەوریان هەبووە وەکو جەهۆری حوسێنی مەلای ئەنوەری عەزیزی پاشای جەوهەری عەزیزی پاشای ئەوانە هەموو لە کاتێکا خەبات ناوەڕۆژ خەباتەکان دژە ئاغا بووە دژە کاپیتالیزم هەتا کوڕاپەڕینی 1953 یەک لە هۆکارەکانی ئەوانە بووینە کە باوجیان ویان کردی لە قازیخان و لە مەنتیقەی دەشتی هەولێر سراحە تەبەقیەکە وای کردیە کە ئەمە بی بەڵام مەچینێ حزبی قەومی حزبی نەتەوەپەرست لە ساری لە پاش شیوە تەبان بوونە دوو بەش بەشیان بوونە حزبی ڕزگاری ئەوە هەر لە شوعێت ساڵێک کوردستانیەکان بەشەکەی تری شۆڕش بوو شۆڕش و ڕزگاری لە ساڵی 1946 کاتێکە هەمزە عەبدوڵڵا لە ئێران دێتەوە بڕیاری بارزانی نەمەر دێتە سلەیمانی لە سلەیمانی کۆمەڵێک کە بوو کۆمەڵی ژێکاف هەبوو ژیانەوەی کوردستان ئیبراهیم هەم بە سەرپەرشتی دەکرد چۆماری ئەو گوتیەوە هاتیینە حزبێکی کوردستانی دروستکەی بناوی دموکراتی کوردستان دوای ئەوەی پەیوەندی بە سکرتێری ڕزگاری و شۆڕش کرد کە ئەندامەکانی زۆرنەی خەڵکی شاری هەولێر هەردوو ڕێکخراوەکە کاک ساڵح بوو جەمال حەیدەری بوو نافی یونس بوو ئەوانە گوتیان ئێمە رازین خۆمان هەڵکەین لە 46 پارتی دامەزرا بۆ حیزبێکی نەتەوەی بەڵام لە تەک پارتی حزبی شوعیش ماوە بەڵام ماوە ساڵی ئەبینین بە تەنیشتی ئەم حیزبە قەومی و چەپ و ئەوانەی کە زیاتر زۆر جار ئیلهامی فکریشیان لە دەرەوەکو بۆنمە حیزبی شوعی هێنا بۆ بەناو کوردستان ئەبینین هەولێر کۆمەڵی ڕموزی گەورەی تیا بۆ بۆنمە ڕموزی ئاینی گەورەی تیا بووە منارە ڕەمز بووە لەم شارە ئاینی پیرۆسی ینی ئایا ململانەی ئەمانە ئەوانە ئەو چەپ و نەتەوە پەرستانە هەبوو یاخود هەر بە شێوەیەکی گشتی هەموو ئەمانە ئەڕژایە ناو حرەکەی ڕۆشنبیریەوە لەم شار من پێم وایە هەموو زانە دانایەکانی ئاینی ئیسلام لە هەولێر و
و لە شارەکایەتی کوردستانیش مەلبەندی کوردایەتی بووە هەموو کاتێ مەلبەندی لە چارچوە گشتەکەیدا بەڵام لە هەندێک ئەفکاریش دژایەتیان هەبوو بۆ نمونە نەورۆزەکان هەتا پەنجاکانیش ئاگری نەورۆز بە کافر حساب دەکرا یادکردنەوەی نەورۆز خۆی لە خۆدا نیشانە هەموو حزبەکان ڕێکخراوەکانی بە دیموکرات خوازەوە بە نیشمان پەروەری و بە چەپەکانەوە یادی نەورۆز بە نهێنی کراوە بە ئاشکاش کراوە دەکەی تا ساڵی 48 دەکەی ئەوە هەم نیشانی ئەوەیە کە هەولێر گشتی پێکەوە ژیان ئاسایی بووە لەم شارە ململانیەکان نەگەشۆتە ئاستی بەریاکەوتن مەسەلە دۆزبوونی هیوا خۆی لە خۆیدا نیشانش زۆر زوند و ڕۆحی کوردایەتی خەڵکی قەڵاتێشە من ماوەی بەرنامەکەم یعنی زۆری نەماوە ماوە دکتۆر ئەگەر شتێکت مابێ من بە سێ بەڵگە لۆ دیسپات دەکەم هەولێر شارێکی کوردستانیە یەکیان یەکەم نەورۆز کە کرابیتەوە بە شێوەیەکی گشتی گشتگیری کوردستان و تەنانەت 76 کەس لە برا کوردە فەیلەکان لە هەولێر لە بەغداوە بانکێش بکرێت لە هەولێر کراوە لەجێ ئەو ئێستا کە مەقڕی وەختەشی نقاب عمال بوو ئەوە یەکیان دومین یەکەم حزب کە دروست کرابیتن گشتگیری کوردستان بێ سەرکردەکە و دامەزرەکەی هەولێر بۆ کای هیوایە سێ بەڵگەی سێم کە زۆر زیندووە خەرچی کانیماس و باتوفە و باگوڤا لە ساڵی 1970 کە ڕژێمی بەعسی گۆڕ بە گۆڕ دەری کردن لە منتیقەی خۆی ڕاجێزی کردن گەرمێستانی بەردەڕەش قبولی نەکرد لە یانمێتن هەولێر وەریگرتنەوە کاتێک کە سمکۆی شکاک دەشکێ هەولێر وەری دەگرتەوە کاتێک کە قەڵاتزێتێکە چێ دیشان هەولێر وەریگرتەوە هەولێر شارێکی کوردستانیە تەبیعەتی دانیشتوانەکەی ئەوە بە خۆ دەگریتن کە وەکو دایکێک بێ لە بۆ هەموو شارەکانی بەڵام ڕاستە مامۆستا بەڵام ئەوە زۆر تەواوە ڕاستە بەڵام ئەبینین هەموو شارێک لە کوردستانە وەکو ئێوە باستانکردنی تایبەتمەندی خۆیە شارستانیەتی حەزارەتیە بەرخۆدانیە ڕوبەڕووبوونەوەیە ئایا ئەمە لە نێوان شارەکانی کوردستان با ئێمە کە باسی باشوورەکەی و ئێستا باسی هەولێرەکەین ئەمە لە قۆناغەکانی مێژووە هەماهەنگی هەبووە بە هەمویان پرۆسەی جوڵانەوەکی فکری و سیاسی و ڕۆشنبیری و حرەکەیەکی ڕزگاری خوازی تاو بکەن یعنی تاوکاری پرۆژەیەک بزانە لەسەر ئاستی لە دووسێ بزوتنەوە لەسەر ئاستی ناوچەیی بووە بەس بە کورتی بۆی بچمەوە لای مامۆستا بۆ نمونە لە سۆرشی شوعبەیدوڵڵا لە سۆرشی شێخ سەعیدی پیران ئەو دوو شۆرشە کوردی کوردستان بەشداری کردووە تایبەتی شێخ ئەحمەد بارزانی و هەروە هەروەکو باسم کرد یەک لە سەرکردەکانی خەرکی شاری هەولێر بووە کە ناوی بەڵام لەبەر نەبوونی ئەو هۆکاری گواستنەوە ئەو پەیوەندیداریەتە وەکو ئێستا نەبووە هەموو خەڵکەکە بێکەوە لەسەر ئاستی بەسەر بۆ نمونە لە شەڕی شێخ محەموود کاک خان بەشداری لە شۆرشەکە کردیە بارزانی شێخ ئەحمەد مەلا مستەفا ڕەحمەتی بە چەند کەسانێک سوارەیەکەوە ناردیە تا بچین بەشداری بکەن بەڵام نەگەیشتنەوە دەر شۆرشەکە کۆتایی پاشخانەشی گرنگی هەیە یەکەم ڕێکخراو بۆ مەسەلەی کێشەی کورد و دەوڵەتی کوردی شێخ عەبدولسەلام بارزانی لەگە دکتۆر ئەحمەد حەیدەری ملحەزەکەی خەریجی ئەستەمبۆڵ بووە دروست کراوە شێخ دکتۆر ئەحمەد لە سلێمانی بۆ لە ملحەزەکەی شێخ ئەحمەد بارزانی بدا ئیتفاقیان کردە کە هەر جارێک بیان یەکتری ببینن شێخ سەلام بارزانی نامەی نووسێ لە بۆ والی مووسڵێن سلێمان نەجیب ملحەزەکەی کە پێویستی بە دکتۆر هەیە دکتۆر ئەحمەد هاتم مشاوەراکەدا پەیامنێرەشیان بە ناوی سۆفی جامی بووە ئەو پەیامنێرە نامەیەکی یان ئیشە عەبدولسەلام بارزانی دکتۆر بۆ یەکتر دەباتن لە ڕێگا دەژی ناو نوردینانی بووە تەسلیمی دەوڵەت و عوسمانی دەکرێت شێخ عەبدولسەلام بارزانی دەگیرێ ئەو ساڵ 1940 یەکەم شەهیدە سە ئاستی کوردستان لە سێدارەداوە دکتۆر ئەحمەدیش دەگیری بەڵام بەردەگەت و شێخ الئیسلام ئیبراهیم حەیدەری شێخ الئیسلام دەسەڵاتی هەبوو دەکەی پاشە دکتۆر ئەحمەد لەناو بەفر لە پێنجبین تووشی نەخۆشی کۆچی دوای دەکاتن کە پاش تایبەتیشی هەبووە لای بنەماڵی شێخ محەمەدی بارزانە ئەوە لایەشی تر لەو شاری هەولێر لە بۆ مؤتەمەری مۆسکۆ مذەکرە دکتۆر دەزانیتمانە لە کتابی نضال الئەکراددا باسی کێشە کورد و دەوڵەتی کوردی دەکات ساڵی 45 لە هەولێر نووسراوە ئەو یادداشتە مەحدەکە حیزبی ڕزگار و نووسیتی نردویانە بۆ مۆسکۆ وەرژگیراوە بەڵام مامۆستا ئەوانە هەموو خۆی لە خۆی مامۆستا ئێمە ئەگەر لە ناو هەولێر و ئەربیل و کۆڵە بخێن ناو دوو کەوانە و کەوانەکان لابین کاریگەری ئەمانە لەسەر
شارەکانی تر هەولێر چ کارکردێکی بینیوە چکە بەڕاستی ئێستا بەداخەوە زۆرجار لە یعنی لە کەلتوری سیاسی کوردیە یا هێزە سیاسیەکان ئەم مۆدێلیان لەوانەیە داهێنا بێ زۆرجار بەداخەوە شارچێتی یا تەعەسوب دەماگیری بۆ شار و جوگرافیا و ناوچە کارێکی کردووە جیاوازی دروست کردووە. ئایا تا چەند ئێمە گەر پشت بە بەڵگەنامە مێژوویەکان ببەستین ئەم شارانە بەو شێوەیە نەبووە کە ئەم هێزە سیاسیانە کەلتوری ڕق و بەریەکەوتنیان چاندووە لە نێوان جیاوازی لە نێوان هەولێر سلێمانی یاخود هەر شارێکی دی. ئەوکە پێشی هەموو شتەکە ئێمە هەمومان کوردین یەک کوردستانی شەیە کوردستان وڵاتی ئێمەیە هەموو کوردانان ئەو مەسەلەی بابلێن ئەو دیاردێ بەشکل منشکە تەمەەن دیارەتی نامۆیان بەڵام بنسبەت شاری هەولێرە نیشانەیەکی ئەوە تۆ تەماشای مێژووی جوولانەوەی نیشتمان لە ئاستی عێراق ئاستی کوردە زۆر بە هەر زۆری کادرەکانی سەرکردە و کادرەکانی لە شاری هەولێرە دروست بووینە ئەو زەتەشانێکە دێ بۆ شارەکانی دیکە بۆ کەرکووک بۆ سلێمانی بۆ دەگاتەوە حدودی زاخۆ ئەوانە بەڵگەنە سەلمێن بەڵام تەواوکاریەکانی بە شارەکانی دیکە بووە جامە بەستم یعنی بەڵام ئێستا ڕۆژگارێک مەسە سلێمانی تەمەەن 250 ساڵە خستڵی تایبەتی خۆ هەیە و مەسەلا ڕوحی کوردایەتی و ڕۆشنبیرێ ئەو مۆزوع عێشێترە گرنگی خۆی هەبووە بەڵام شاری هەولێرە مێژووەکمەوە وەکو دە لە ئاگردانێکی هەردەم بەڵێ من بەرنامەکەم تەواوێ بە نیو دەقەکە تێمێ تۆ زیاتر لە بواری کاری ڕۆژنامە نووسی و توێژینەوە لە بواری ڕۆژنامە کوردیەکان ئاقسایی بزوتنەوەی ڕۆژنامەگەری لە شاری هەولێر چۆن بۆ بەکوتی و کودواقسە گرنگترین شت زاری کرمانجی کە حزبی مکرانی دەری کردووە مەزەکە 24 ژمارە خۆی لە خۆدا نیشانێکی هەرە مەزنی ژیانی ڕۆژنامەنووسی دوای ڕۆناچی لە هەولێر دەرچووە دوای هەتا ئەمین زەچی ئەمین ڕواندزی یەک ژمارەتی ساڵی 48 پاشە مامۆستاژی عین بەردەوام بووە وەرنهێن کۆمەڵێک گۆڤاری سێ جەریدەی نهێنی لە شاری هەولێر دەرچووە ئازادی بەسەرپێشتی مەلا شەریفی ڕەنگە ڕێژانی یەکێتی تێ کۆشینگ ساڵە حەیدەری بلێسە هەر لە ساڵە حەیدەر ئاڵای شۆڕە خودی شۆڕش کە ئۆرگانیوە ئەوانە هەموو بەسەر یەک نیشان دەکەن ژیانی ڕۆژنامەنووسی کللتوری ڕۆشنبیری لە چارچوبە گەشتێکدا هەولێر هەردەم لە پێشەوە بووە لە زاری کرمانجی باسی ئەوەی دەکەیت اتفاقی عێراق و متحیدە کە عزبەت الأمم مقالەش نووسە حزبی مکریانی دەڵێ بۆ تا ئێستا کێشەی کورد چارەسەر ناکە ئەو اتفاقی عێراق نەکردوێتە یعنی پێشێڵ دەکرێتە ئەوە یان ئیبراهیم مشیر ئاغای دزەیی مەقالە دەڵێ مەحەدی زمان بە زمانی کوردی مەحەد هەولێرە بکرێتەوە ماوەسانەوەی بەرنامەکەم تەواو بووە مێ بزان ماوەسا دوایین کۆمنتی ڕوونکردەوەی تۆ دەرێ کاریگەری هەولێر لە سارەکان بکە تاوان ئەو کاریگەریە دوولایەنەیە هەردوو لە تەواوکاریەکرد شارەکانی کەش کاریگەریانە بۆ ئێستا بەڵگە دەدەین بۆ نمونە لە ساڵی 1000 لە سەردەمی شێخ سەلام بارزانیەوە تا ئەوڕۆ هەموو قیادەی بزوتنەوەکانی کوردی زۆر نێ تەنها شێخ مەحموود لێبستەرێ لە هەولێر بووە بەڵامەچینێ لە ساڵی 1940 خۆ ئەگەر ڕۆشنبیرانی شاری سلێمانی نەبووایە مەلا مستەفا نەیدەتوانی بەڕەحمەت بی لە سلەیمانیەوە قوتاری بکەن و بیبەنەوە بارزان دەست بە حرەکە بکاتەوە ئەو پەیوەندیە پەیوەندێکی بەرنامەکەم تەواو بووە بە کورتی تەواوی کە پەیامەکە پەیوەندێکی هاوبەشە بەڵام هەمویان کاریگەریان لەسێک هەبووە بەس وەکو ڕەمز وەکو قیادە زۆرینەی قیادەی حیزبەکان و بزوتنەوەی سیاسی کوردی شۆڕشی چەکداریش لە هەولێر بوو بەڵام بەداخەوە هێزە سیاسی و حیزبە سیاسیەکان ئەمەیان نەهێشتا وەکو کۆتایی بگات زۆر سپاس بۆ هەریەک لە هیوادارم چاک ببن و لە نێوان ئەم کەلتورە کۆتایی هیوادارم لە ڕۆژێکی وەکو ئەو ڕۆی ترسناک کە بەسەر مێژووی کووردا دەڕوا قۆناغێکی زۆر ترسناک لە سەرقاوسەتدا هەیە کورد دەبێ خۆی بکاتە بەڕەقەم لە ئەوی سوود وەربگریت بەڵام ئەوەش بە ئیرادەیەکی ناوخۆی بەڕەقەمبوونی کوردی ئەگەیەک دەقەم سەعادەم بکەی بەڕەقەمبوونی کوردیش بەوە دەبێ کە دەبێ ئێمە یەکێتی و تەبایی و یەکرزیمان هەبیل ناخۆ زۆر تەواوە قسەی هەموو کوردیەکە زۆر سپاس بۆ دکتۆر ئیسماعیل شکور توێژەر لە مێژووی شاری هەولێر ممتاز حەیدەری نووسەر و ڕۆژنامەنووس سپاس بۆ ئامادەبوونتان لەم دیدارە تایبەتە بۆ لە بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی دیداری تایبەتی ئەم جارەمان تا دیدارێکی دیکە بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم خواتان لەگەڵ کاتێکی خۆش بۆ هەموو لایەن